چالاکیان چهارمین خلا فستیوال ناودولتی فیلمان لدهوک بردوامن و دوی فستیوالی ده هجمارک در هنر و اکتر و سینماکارن روشلار کردستان جی بجدارن. افکاری ما در بازیونز ده فستیوال ده و پیوین دیگل سینماکاری ناسکری روشلار کردستان تورج نسلانی کریا که وی کاری و نگرتنا فیلم رشبه انجام دایا و وقت در هنر فیلم که جی اصلانی بجداری فستیوالی هم به هفره ئەم کاتەی بینەر و بیسەری تۆڕی میدیای ڕوودا و باش بەڕێزان لە چوارەمین خولی فێستیڤاڵی نێودەوڵەتی فیلم لە دهۆک لەگەڵتانین. ئەم فێستیڤاڵە یەکێکە لە گرنگترین ئەو فێستیڤاڵانەی کە لە باشووری کوردستان هەروەها لە عێراقیش ئەنجام دەدرێت. فێستیڤاڵی دهۆک بەوە بەنەوەبانگە کە کوالیتێکی زۆری هەیە. هەمیشە سینەماکاران باز لەوە دەکەن کە لە فێستیڤاڵی دهۆک سینەماکارانی هەر چوار پارچەی کوردستان کۆ دەبنەوە. من ئێستا میوانێکم هەیە ئەویش سینەماکاری بەناوبانگی ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێز تورە جاسڵانی کە خاوەنی دەیان فیلمی سینەماییە و هەروەها لە ماوەی ڕابردوو توانیوێتی خەڵاتی باشترین کامێرەمانی جیان لە پۆڵەندا وەربگرێت، توانیوێتی خەڵاتی ئۆسکاری ئاسیا و ئۆسکاری ئەوروپا وەربگرێت. بەڕێز تورە جاسڵانی زۆر سوپاس بۆ هاتن و بەخێربەی. سپاس بێەوە بۆ ئەم پرۆگرامە بە خزمەتتان. زۆر سپاس. دەمەوێت سەرەتا بەوە دەست پێ بکەم کە تۆ چەندین فێستیڤاڵی دنیات بینیوە. بە بۆچوونی تۆ فێستیڤاڵی دهۆک کوالیتی فێستیڤاڵی دهۆک چۆنە؟ ڕاست فستیواڵی دهۆک ڕاستە کە تەمەنی 4 ساڵی دەتر نییە، بەڵام وەکو ستایلی نیوەدەوڵەتی کەم و کورتی کەمە، یعنی نەزیدەیە. تەمەنی 4 ساڵە وەکو فستیواڵێکە 20 ساڵی بەڕێوە چێت بەڕاست ئاستی هەیە. هیوادارم ئەگەر کەم و کورتیش هەیە لە داهاتوو حتمما چارەسەر کردی شەڵا چارەسەر دەکرێت. زۆر باشە. تۆ بۆ پێی کە سینەماکارێکی ڕۆژهەڵاتی کوردستانی و لە شاری تاران دەژیت، دەمەوێت بزانم ئێستا بارودۆخی سینەماکارانی ڕۆژهەڵاتی کوردستان و سینەماکارانی کورد لە ئێران چۆنە؟ سینەما لە ئێران یعنی بۆ هەموو ملەتێکە، یعنی ملەتی ئێران چەند زمانی هەیە، کوردی هەیە، بەلوچی هەیە، ئازەری هەیە، هەموو شتێک هەیە. سینەماکارانی کورد وەکو ئەوان سینەماکارەکانی تر خەریک ئیشن، یعنی بەڕاست نابێ بڵێم جیاوازیەکە هەیە لە مابین سینەماکاری کورد و غێر کووردا لە ئێران. ئێران یەک یاسایەکی هەیە بۆ فیلم دروستکردن، ئەو یاساییە هەمووە بێ ئەو یاساییە بەڕاست بناسن و لە ئەو چوارچێوەیە ئیش بکەن، یعنی چوارچێوەیەکە بۆ هەموو سینەماکارێکی هەیە. ئێستا جگەشان ئازیە کە سینەماکارانی کورد هەمووکو دەرهێنەر، هەمووکو کەمرامەن، هەمووکو ئەدیت دەنگ و هەروەها ینی بازیگەر، یعنی هەروەها بازیگەر، یعنی باشە ئاستیکە باشیان هەیە. بەڕاست زۆر باشە. تۆ وەکو بەرهەمهێنەر کارت کردووە، وەکو دەرهێنەر کارت کردووە، بەڵام ئەوەندەی من لە پرۆفایلی تۆ خوێندمەوە تۆ زیاتر وەکو دیۆپی وەکو وێنەگرێک لە بەرهەمی سینەماییدا بەشدار بووی. دەمەوێت بزانم کە تەکنیکی سینەمای کوردی، تەکنیکی فیلمی کوردی بە بۆچوونی تۆ تەکنیکێکی چۆنە، لە چه ئاستێکدایە؟ تەکنیکی سینەمای کوردی یعنی وەکو ئێستا چوار پارچەی خۆمان باسکەین لە بازی شوونە گیر و گرفتێ هەیە بەڕاست، یعنی زیاتر سینەماکارانی ئەم دیو حەزەکەن بە دەرهێنەری. من لە بواری تکنیک گرفتمان هەیە، چونکە محتاجی دەروێ وڵاتین، دەتوانین پەروەردە بکەین چەند گەنجێک مستعد لە کوردستانە کە لە بواری تکنیک پەروەردە بن. ئەو کێشەیە بەشی تکنیکە توانین چارەسەرکەین. هەیە کێشەی بەشی تکنیکمان هەیە وەکو دەنگ و ئەدیت و کامێرا و پۆست پرۆداکشن. بەڕاست کێشەمان هەیە زیاتر پارە لەسەر ئەوە سەرفەکەین لە دەروێ وڵات. ئەگەر بکرێن نیوەی ئەم پارە یعنی چارێکی لەم پارەیە سەر پەروەردەکردن گەنجی مستعد لە هەموو بوارێکەوە بکەین، دڵنیام کە زیاتر لەمە پێشەوەکەوێت. زۆر باشە. فیلمی کوردی ئێستا دەچێتە فێستیڤاڵی هەموو وڵاتانی دنیا. فیلمی کوردی لە کان هەیە، فیلمی کوردی لە فێستیڤاڵی سەبەستیان هەیە. کاریگەری فیلمی کوردی، پیشاندانی فیلمی کوردی لەو فێستیڤاڵە جیهانیانە چی بووە؟ یاخود فیلمی کوردی چی بۆ کورد کردووە؟ درستە. فیلمی کوردی لە دەروێ وڵات، یعنی ئەم چەند ساڵە پاش ڕۆخاندنی سەدام بەڕاست سینەما خزمەتی کردێ بە میلەتی کورد لە دەروێ وڵات بۆ ناساندنی گەلی کورد. بەس یەک کێشەی سەرەکی هەیە لە هەموو فیلمەکانی مەیە لە دەرەوە، ئەوە کە باس لە یەک بابەتەکەن. یەک دوو بابەت زیاتر نییە لە سینەمای کوردیە، هەرچەند
ئێمە لە وڵاتێکە ئاژین پڕە لە بابەت بۆچی کار لەسەر دوو بابەت یان سێ بابەت دەکەن وەکو تۆ دەڵێ بۆ ئەوەیەک احتمامی پێدەن ینی پشگیری لە یەک دوو بابەتەکەن سینەما چونکە شخصی نیە ئێستا سینەما هەموو سینەماکاری لە کوردستان چاوەڕێوانە کە حکوومەت پشگیریان کە حکوومەتیش یەک دوو سابجک زیاتر پشگیری ناکردێ بە ئەم چەند ساڵە بەڕاست ئەبێ کاریگەری لەسەر گەلی خۆی بکات کورد زیاتر لە دەروەوەی وڵات ئەبێ وەکو سایکۆلژی خەڵک بیر بکاتەوە کە چی پێویستە بۆ فێرکاری بوو کەلتۆر ناساندنی خۆمان بە یەکتریان ئێمە چوار پارچێن ئەبێ یەکتری بە باش بناسین بۆ ئەو باشناسینە ئەبێ زیاتر لە ئەو دوو بابەتە ئیش بکەین بەڕاست ئێستا جێگای فیلمێ کۆمێدی لەم فستیواڵە خاڵیە بەڕاست جێگای فیلمێ ئیجتماعی سوسیال خاڵیە لەم فستیواڵە خەڵک پێویستیانە بە ئەوە ئەوەندە خەڵکی ئەم چەند ساڵە خەم و خەمبارینە لەبەر هەرچێ گرفت و کە لەم چوار پارچەی هەیە هەمومان دەزانین کە لە ناوچەیەکە دەژین کە هەر بەردەوام شەڕ و خەم و مینەت هەیە خەڵک پێویستیانە بە ئەوەی کە سایکۆلژی خۆیان توزێک هێن بکەن یانێ ڕوتوش بکەن باڵانس بکەن زیاتر پێویستیانە بە ئەوەی کە ئومێدێکە و بژین لە داهاتەوە ئومێدە پێویستە بە چەند بابەتێکتر بەڕێز ئەسڵانی دوایین پرسیار ئەگەر بە کورتی وەڵام دەیتەوە بەشێک لە سینەماکارانی کورد دەڵێن کە سینەمای کوردی سینەمایەکی بێدایک و باوکە مەبەستیانەوەی کە پاڵپشتی ناکرێت تۆ بۆ چوونە چیە لەو بارەیەوە سینەمای کوردی ئێمە بە پەلەوە دەستمان پێکرد زوویش ماندوو بووین بەڕاست یعنی حکوومەت کە پشگیری سینەما دەکات زوو ماندوو بووە ئێستان بینم لەم فستیواڵە بۆ نمونە لەم فستیواڵە ئەوەندە ڕێزی ئەجنەبی ئەگرن ڕێزی سینەماکاری کورد ناگرن ئەوە کێشەیەکە لە داهاتوو ئێمە ئەکا بە بندەست ئەبێ ئاگامان بێت کە نەبی بە بندەست هەرچەند ئێمە ئەزمونمان زیدە نیە لە سینەما پێویستە وەکو ڕایشکار لە دەروێ وڵات لە ئەوروپا لە ئەمریکا لە وڵاتانێکێدن کە سینمایان زیاتر یان هەبووە وەکو ڕایشکار وەکو یارمەتیدەر پێویستمانەوە لێ نابێ ئاغای ئەجنەبیەکمان بێ ئێستا ئەچین بۆ ئەو هێنا ئەبێ ئاگادار بین کە ئاغای ئەجنەبیمان نەبێت خۆمان یانێ لە سەرلاخی خۆمان بمێنین خۆمان مستەقلین بێ ئەوە پێویست بە ئەوە بێ لە سێبەرێ ئەجنەبیە خۆمان نیشاندەین بەڕاست کەلتوری ئێمە ئەوەندە گرنگە کە خۆمان ئەتوانین سەرروک بین نەبندەست لە بواری سینەماکار جەسڵانی زۆر سپاس کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵم بووی بەڕێزان چالاکیەکانی شەشەمین ڕۆژ و دوایین ڕۆژی فێستیڤالی نێودەوڵەتی دۆک بۆ فیلم بەردەوامە لە ڕۆژی 16 ئەم مانگە خەڵات بەسەر ئەو فیلمانە دابەش دەکرێت کە باشترینی فێستیڤالەکە بوون.